لاگەشتی کاژمێر 12 سەرنجمان لەسەر کۆمەڵی بابەتی گرنگە کێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە و زۆر جێگەی باسە ئەوەی بابەتی موچەیە بەڵام زانیاریمان نییە لەسەر موچە شتێکی ئۆتۆمانێ لە گەشتەکەدا باسی بکەین لە بڕووی کە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق نەگەیشتونە تێگەیشتن بۆ مانگی پێنج کۆمەڵێک قسەکرا کۆمەڵێک پۆین باس کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق گەیشتونەتە لێک تێگەیشتن بەڵام ئەوەی کە وەستاوەتەوە لەسەر ڕادەستکردنەوە کۆمپانیای سۆمە باسیێواکاڵێت حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەوتی ڕادستی ئێمە نەکردووە و هەر کاتێکیش نەوت ڕادستی ئێمە کە ئێمە قوبوڵی دەکەین و دەست دەکەینەوە بە هەناردینەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە هەر کۆمپانیای سۆمە باسی بابەتێکی دیکەی کردەوە و توێتی ئەو راپۆرتانی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەتوانین بڵین هەفتەی ڕابردوو کە بڵاو کرایەوە وتیان بۆ نمونە سۆمۆ باسیەوەی کردووە کە خۆ تەقریرەکان بەناوی کۆمپانیای سۆمۆ بڵاو کرا بۆ کە باسیەوەی کردکە نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق دەبرێتە دەرەوە ئەمەشیان ڕەت کردوەتەوانێ و لیژنەکان بۆ وەرگرتنی سکاڵای کەسوکاری ئەنفالکراوان و زیندانکراوانی نوگرە سەلمان لەسەر ئەجاج بەردەوامی هەیە ڕۆژانە هەتا کاتژمێر 12 نیوەڕۆ هەندێک جاریش باسیێویان کردووە لیژنەکانە لە نێمە ئامادەیمان هەیە کاتی زیاتریش تەرخان بکەین بۆ وەرگرتنی سکاڵاکان بۆیە ئەم لیژنانە بەردەوام لە کارەکانیان هەتا نوێی مانگ بەردەوام دەبن لە وەرگرتنی سکاڵای هاوڵاتیانیا خۆت کەسوکاری ئەنفالکراوان و ئێرانیش باسیێوە کە دەڵێ ئێمە مافی خۆمانە بە کارەکانماندا بچین یاخود بە لێدوانەکانمان بە قسەکانمان بە مامەڵەکانماندا بچینەوە لە پاش ئەوەی کە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و باسی ئەوەشە کاڵێ ئێمە ڕەنگە نەتوانین ئاسانکاری بکەین بۆ لایەنەکان ئەمە حتمما قسەی ئاژانسی نەودەوڵەتی یاخود نەتەوەی ئێرانە ببورن باسیەوە کاڵێ ئیتر ئێمە لەمە دو ئاسانکاری ناکەین بۆ لایەنەکان بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان چاودێری چەکی ئەتۆم یاخود بابەتی ئەتۆم بکەن لە ئێراندا ئەمانەمان هەیە و لەگەڵ کۆمەڵێک بابەتی گرنگ توێنیدار بە ئیسرائیل و بە غەزە و لەسەر ئاستی جیهانیش دەچین ناونیشانەکان بۆ بزانین چیترمانێکە سەرنجمان لەسەری بێت. بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ دەڵێت تا ئێستا هەرێمی کوردستان هیچ بڕانەوتێکی ڕادەست نەکردووە و بە قاچاغبردنی نەوتیشی ڕەت کردوتەوە. پەرلەمانتارێکی دەمپارتی دەڵێت بۆ چوونی عەبدوڵڵا ئۆجەلان سەرکەوتنی پرۆسەی ئاشتی ڕێزلێنانە لە هەوڵەکانی سەرۆک مام جەلال. کۆمسیۆن دورخستنەوەی هەفتە کاندیدی لە هەڵبژاردننیدا توێنجومەنی نوێنەران ڕاگەیاندوو و شەمەی داهاتووش ژمارەی لیستەکان دیاری دەکرێت. ئەحمەد ئەسەدی وەزیری کاروباری کۆمەڵایەتی عێراق دەڵێت ڕێژەی هەژاری بۆ لە 17.5 و بێکاریش بۆ لە 13.5 کەم بووتەوە. کۆمسیۆنی ئاشتی لە پەرلەمانی تورکیا یەکەم کۆبوونەوەی ئەنجام دەدات و ڕێکارەکانی کارکردن و ناوێکیش بۆ کۆمسیۆنەکە دیاری دەکات. لیژنەی ئاسایشی نەتەوەیی ئێران بڕیاری داوە مۆڵەت نەدات بە لایەنە بیانیەکان سەردانی وێستگەی ئەتۆمی وڵاتەکە بکەن. دووبارە سڵاوتان لێبێ لە سلێمانی و چەمچەماڵ و گەرمیان لیژنە پێکێنراوە بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەجاج یەکێک لە تۆمەتبارانی ئەنفال و زیندانی نوگرە سەلمان و بەشێکی کەسوکار و ڕزگاربوونی ئەنفال لە سلێمانی و چەمچەماڵ و گەرمیان سەردانی لیژنەکانیان کردو بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەجاج ئەحمەد حەردان یەکێک لە تۆمەتبارانی ئەنفال کە لە زیندانی نوگرە سەلمانە شکنجەی ئەنفال کراوەنی داوە و ڕزگاربوونی ئەنفال داوا دەکەن ئەجاج دادگای بکرێت و بە چاوی خۆیان بە سزاگەاندنی ببینن. ئێمە ڕۆژانە ئازار دەتلینەوە بە بۆنەی ئەلفالەوە ئەنجام پیاوە لە ژیراوە پێمان خۆشە محکەمە کرێ پێمان خۆشە جەزادرێ ئەو ئەژدرێ و ئەو تازیبەی لە خەڵکی داوە پێمان خۆش بۆ ئێمەش وەکو داواکاریەک وەکو شکاتکارێک بەسەرێوە شکات خۆمان بکەین و شتەکانی خۆمان بینی بە چاوی خۆمان. لێرەوە من خۆشحاڵی خۆم دەربڕم بۆ دەست بە سەرداگرتنی ئەو پیاوەکە لەلایەن ئاسایش و حکوومەتی عێراقیەوە دەستگیر کراوە. ئەمە جێی خۆشحاڵیە بۆ من و دەیان خەڵکی بە شەرەفی ئەم کوردستانە هیوادارم ئەوانەی کە
دەستیان هەبوو لە دەستگیرکردنی ئەم پیاوە بە ڕێزە هەر بە هەمان شێوە و کەسانی کە دایان و سەدان حەجاجی لەم شێوەش لە کوردستان هەیە دڵنیا بە هیوادەر ئەمانەش بە سزای خۆیان بگەێنرێن. ئەو کەسێک کە ئێستا دەزیکراوە کە من خۆشحاڵم پێی کە دایان و سەدان کەسیم کوردستانە پێی خۆشحاڵە ئەو کەسەش ناوی حەجاج بوو. بەڕاستی بە شێوەیەکی دڕندانە بۆ نمونە سوکەوتی دەکرێت ناو قەڵاکە. زۆر دڵخۆشم کە ئەو تاوانبارە گیراوە لەبەرەوەی زۆر جەزای خەرکی داوە و زۆر خەرکی تعزیب داوە بە برسێتی بە توێنێتی بە لێدان بە هەموو شتێ دژی میلەتی کورد بووە بەڕاستی ئەم پیاوە هیوادارم بە جەزای خۆی بگرێنە. وڵا هیوادارم لەو شوێنانێک کە ئێمەیان تعزیب داوە لە نگودە سەرمان لەوێ دادگایی بکرێ لەوێ خەڵکێکی زۆر لێ خەرکەنەوە لەوێ دادگایی بکرێ. بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ ڕای دەگەێنێت تا سارێمی کوردستان هیچ بڕانەوتێکی ڕادەست نەکردووە. علی نزار فایق بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ لە چاپۆکردنێکدا لەبارەی دەستپێکردنەوەی هەناردی نەوتی هەرێمی کوردستان وتی تەواوی ڕێکارەکانیان بۆ هەناردەکردنەوەی نەوت لە بەندەری جیهانی تورکیا تەواو کردو و ئامادەن بۆ وەرگرتنی هەر بڕانەوتێک، بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان هیچ بڕانەوتێکی ڕادەست نەکردوون. و ئاوتیشی هەناردەی ڕۆژانی نەوتی عێراق لە نێوان 3 ملیۆن و 350 هزار بەرمیل بۆ 3 ملیۆن و 400 هزار بەرمیلدایە کە بەڕێژەی لە سەدا 70 دەچێتە بازارەکانی ئاسیا و ئەوانی دیکە دەچنە بازارەکانی ئەوروپا وە کەمتر بە ڕێژەی لە سەدا 20 هەناردی ئەمریکا دەکرێت. و بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ پرسی بە قاچاغبردننی بە نەوت ڕەتکردەوە جەختی کردەوە بەندەرەکانی عێراق لەژێر چاودێری نان و بە شێوەیەکی پێشکەوتوو بەڕێوە دەبرێن. پەرلەمانتارێکی دەمپارتی دەڵێت بە بۆچوونی عەبدوڵڵا ئۆجەلان سەرکەوتنی پرۆسەی ئاشتی ڕێزلێنانە لە هەوڵەکانی سەرۆک مامجەلال. پەروین بوڵدان جێگری سەرۆکی پەرلەمانی تورکیا و ئەندامی وەفدی مراڵی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی کوردستانی نوێ ئاماژەی بە هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی کردو و ڕایگەیاندۆ ئۆجەلان دەزانێت چارەسەرکردنی پرسی کورد بابەتێکە ئاسان نابێت، بەڵام متمانەی باخۆی و باخەباتی گەلی کورتەیە و هەم ئۆجەلان و هەم وەفدی ئیمرالیش پێیان وایە بەراورد بە دەرفەتەکانی ڕابردوو لە ئێستادا نزیکترن لە چارەسەر و ئەم جارش چارەسەرەکە ڕیشەی دەبێت. و لەبارەی دانوستانەکانی ئیمرالیش دەڵێت ڕۆڵی باڵجەلال تاڵەبانی و لێپرسراوانی هەرێم لە دانوستانەکان وە پرۆسەی ئاشتی زۆر گرنگە و ئەو دیدارانی لە ئیمرالی بەڕێوە دەچن پەیوەندی بە هەموو کەس و هەموو لایەکەوە هەیە. پەروین بوڵدان جەختی لەوەش کردێتەوە ئۆجەلان بۆ پرۆسەی ئاشتی و یەکگرتووی نێوان کورد و لە هەموو شتێک لە لای گرنگترەوە پێی وایە ئەو یەک ڕیزیە بۆ گەلی کورد نەک تەنها بۆ ڕەوشی ئێستا بەڵکو بۆ پاراستنی دەستکەوتە مێژوویەکان پێویستە و پێی وایە سەرکەوتنی پرۆسەی ئاشتیش هەم ڕێزلێنانێکە بۆ یادەوری سەرۆک مامجەلال و هەم پابەندبوونیشە بۆ میراتەی لە دوای خۆی بۆی بەجێهێشتوون. وتەبێژی بەرگری شارستانی هەرێم ئاشکرای کرد لە ماوەی ئەم ساڵدا 45 کەس لە چەم و ڕووبارەکان خەنکاون و سەرکەوت کاڕژ وتەبێژی بەرگری شارستانی هەرێم لا لێدوانێکدا بۆ کورسان نیوز ڕایکاند. هەموو ساڵێک لە سەرەتایی وەرزی گەرما و لە مانگی پێنجدا تابلۆی ئاگادارکردنەوە لەو شوێنانەدا دەنێن کە خەڵک تیایاندا خەنکاوە و وتیشی لە ماوەی ئەم ساڵدا 45 کەس لە هەرێم خەنکاون کە تەنێمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵدا بووە. لە هەموو دەستپێکی وەرزی گەرما و سەرەتایی مانجی پێنجەوە ڕێنماییەکانی خۆمان بڵاو دەکەینەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە دانانی تابلۆی ئاگدارکردنەوە بە هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی لە هەموو ئەو شوێنانێکە لە ماوەکانی ڕابرد و خەلکی تێدا خنکاوە. ئەو کەسانێکە خنکاون لە 15 بۆ 25 ساڵی ئەمە تەمەنی تازە پێگەیشتن و هەرزەکاریە گوێ بە مەترسیەکان نادات و ئەوانەی خنکاون لەم ساڵدا کە کۆی گشتی هەرێمی کوردستان 43 کەسە بەشێکی زۆری لەم شوێنانە خنکاون کە شوێنی لابەلان و دوورە دەستن.
هاتنی زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە دەستی پێکردو و ئاسانکاری زۆریش بۆ زیارەتکاران دەکرێت. ئەوەش بۆتە جێگی خۆشحاڵی حکوومەتی ئێران و زیارەتکاران. وا بۆتەی لێپرسراوانی ئێرانیش ئەمساڵ زۆرترین زیارەتکار لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە گەشتەکان بەرەو کەربەلا ئەنجام دەدەن. بەگوڵ پێشوازی لە زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن دەکرێت لە دەواازەی نێودەوڵەتی باشماخ. بۆ ساڵی چوارەم دەواازەی نێودەوڵەتی باشماخ وەک یەکێک لە دەواازە سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستاندا دیاریکرا بۆ تێپەڕبوونی زیارەتکارانی چلەی ئیمامی حوسێن بەرەو شاری کەربەلا. ئاسانکاری و خزمەتگوزاریەکان بۆ زیارەتکاران بە جۆرێک فراهم کرا بوویە جێگای خۆشحاڵیان. ما سالهای گذشته از مرزهای دیگه میرفتیم و امسال با توجه به یه ساڵانی پێشوو لە دەواازەکانی ترەوە دەڕۆیشتین. بوونی ڕێکرامی لەسەر دەواازەی نێودەوڵەتی باشماخ هۆکار بوو بۆ ئەوەی بۆ ئەم ساڵ لەگەڵ هاوڕێکانمدا ئەم دەواازەی هەڵبژێری. بە ویژدانەوە قسە بکەم بۆ من زۆر سەرڕاکێش بوو. هیچ کات باوەڕم نەبوو لە ماوەی 4 ساڵدا ئەم دەواازەیە ئەوەندە پێش بکەوێت. اندیشیده شده برای این موضوع انقدر خوب جواب بده. ما از تبریز همیشه زواریم. ئێمە لە تەبرێزەوە هەمیشە دێین زیارەتەکەمان ئەنجام دەدەین. چوارەم ساڵیشمانە لەبەر هۆکاری لەباری کەش و هەوا و خزمەتگوزاری باش و میهرەبانی خەڵکی کوردستان ئێمە لێرەوە دەچین بۆ کەربەلا. کورد و ئازار هەمیشە بران. کوردستان بالاخره ئازای زبان‌ها دیگه برادر هستیم و اینا خاطر این همین جرا انتخاب کردیم. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران سوپاسی تاوی ئەو ئاسانکاریە دەکەن کە لە دەواازەی نێودەوڵەتی باشماخ پێشکەش بە زیارەتکاران دەکرێت. بە ناوی جمهوری ئیسلامیە و بە ناوی خەڵکی ئێرانەوە دەستخۆشیەکەین لە ئیتحادیەمی هەنیش کە بەحسی جێبەجێی و نەقلیاتی زایرینی ئەربعینی ڕایەگان کردووە. ئەمەش خۆی وەک ئاپشنێکە وەک ئیستقباڵی زایرین دەنگدانەوەیەکی زۆری بەڕاستی لە ئێرانە بووە نەک لە بەرخاتری هەر بە ئیسڵاح ڕایەگانکردن و پارەکەی بەڵام لە بەرخاتری ئەوەی کە دیارە هەوڵ و هیممەت و ئەنگیزەیەکی جددی لە هەرێمی کوردستان هەیە بۆەوەی پێشوازی گەرم بکات لە زایری. بەرپرسی دەواازەی نێودەوڵەتی باشماخ تەواوی بەشەکانی ڕاست پاردووە کە باشترین خزمەتگوزاری پێشکەش بکەن بۆ ئەوەی ساڵ بە ساڵ گەشەی زیاتر بە دەواازەکە ببەخشن. ئەم کاراسانیانە بەڕاستی کاریشی واکات بۆ ساڵانی داهاتوو ئەم ژمارەیە زۆر زیاتر بکە و ئەمە لە سوودی بۆ هەرێمی کوردستانی شەیە لە بەرۆی ئەم زیارەتکارە جاریشتر بێتەوە بە گەشتیار. چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا زۆرترین زیارەتکاری چلەی ئیمامی حوسێن بەهۆی ئارامی و بوونی خزمەتگوزاری و لەباری کەش و هەواوە ڕوو لە دەواازەی نێودەوڵەتی باشماخ بکە. بەرفراوانی ئەو خزمەتگوزاریانەی کە لێرە پێشکەش بە زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن دەکرێت بۆتەوە کارێک بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ئاماژە بۆ دەکەن ئاماری ئەمساڵ بەراورد با ساڵی پێشوو لە 150 هاتنی زیارەتکاران زیاد دەکات. ئەمەش گەشەیەکی گەورە بە دەواازەی نێودەوڵەتی باشماخ دەبەخشێت. سەڵات جەمیل، کورسات نیوز، دەواازەی نێودەوڵەتی باشماخ. دەچینە کەرکووک وا بڕێرە کۆبوونی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە بچێ. کاروان محەممەد پامنێری کورسانیوس ڕاستەخۆ لەگەڵمانێ بە زانیاریمان پێدا. کاروان سڵاو لێ بێنیەوە باش قسەمان بۆ بکە بابزانین ئەمڕۆ کۆبوونی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێواچێت. بەڵێ هێوی ئێرە بەردەم ژووری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لەم هۆڵی کە لە بەرامبەری منە هەفتەی ڕابردوو هەوڵدرا کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت بەڵام نیسابی یاسایی نەبوو. ئەمڕۆژ باڵێن لە درێژەی ئەو هەوڵانەیە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت بەڵام تاکو ئێستا کە سعات 12 دەستنیشان کرا بۆ دەستپێکردنی کۆبوونەوەکان تاکو ئێستا نیسابی یاسایی نییە کە تەنها 5 ئەندام لە نێو هۆڵی کۆبوونەوەکانن سەرۆکی ئەنجومەنی هێشتا لە ژووری خۆیەتی نەچۆ بۆ نێو هۆڵی کۆبوونەوەکان پێچێت کە ئەم ڕۆژ نیسابی یاسایی نەبێت هەرچەندە لایەنە بایکۆتکردەکان هیچ ئامادەیشیان دەرنەبڕێەوە کە بەشداریرە کۆبوونەوەکی ئەمڕۆدا بکەن بەڵام تاکو ئێستا ینی بەشێک لە ئەندامانی دیکەش نەهاتون بۆ نێو کۆبوونەوەکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمەی کە ئەنجامە درێت درێژەی ئەو هەوڵەیەکە لە هەفتەی ڕابردوو سەرۆکی ئەنجومەن و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک باسییان کرد کە تاکو 4 کۆبوونەوە ئەنجامەدەن بۆی کە ئەندامانی بایکۆت کردو بێن و بەشداری لە کۆبوونەوەکان بکەن ئەگەر نێن بەشداری نەکەن ئەوە پێچێت کە ئیجراعاتی یاسایی لە جیان بگیرێتە بەر کە خۆی بینێتەوە لە غیابدانی ئەندامانی بایکۆت کردو یاخۆد ئەوانی کە نەهاتوون پاشان
ئەتوانین بچینە ژوورۆ کۆبوونەوە دەستی پێ کردەوە دەبات باشە دیارە ئەندامانی ئەنجومەن لەنێو ئەو هۆڵندکەوە بڕیارە کۆبوونەوە دەست پێ بکات کە کەمێکی تر تێیدا 5 ئەندامەکە باسم کرد هاتوون ئێستاش سەرۆکی ئەنجومەنش دیارە ئامادەکاریەکێک کە سەرۆکی ئەنجومەنش بێتێرەوە ئەمڕۆ ناوی غیابەکان جارێکی دیکە نووسرێتەوە هەفتەی ڕابردوو ئەندامانی ئامادەبوو ئیمزایان کردووە ناوی غیابەکان نووسراوە و تاکو 4 کۆبوونەوە وەکو لە هەفتەی پێشوو ئاماژەی پێکرا تاکو 4 کۆبوونەوە ناوی سەرجەم ئەندامە نەهاتوەکان ئەنووسرێت و پاشان بانگکرێن بۆ بزانن بۆچی بەشداری کۆبوونەوەکانن نەکردو ئەگەر بێت و موبەڕەکەیان موبەڕێکی یاسایی بێت ئەوە ڕێگەیان پێدرێت کە لە ئەنجومەنە بمێنەوە ئەگەریش موبەڕێکی یاسایی نەبێت و تەنها بڵێن ئێمە بایکۆتی کۆبوونەوەکانمان کردووە نایەن بۆ کۆبوونەوەکان ئەوە لێپێچینەوەی یاسایەکان دەست پێکات ڕێکار یاسایەکان دەست پێکات کە خۆی بینێتەوە لە لێسەنەوەی ئەندامەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمەش کە بەپێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەستنیشان کراوە بە هەمان شێوە بەپێی پەیڕەوی ئەنجومەنەکانی عێراقیش بە هەمان شێوە گەر 4 کۆبوونەوە لەسەر یەکتری ئەندامێک بەشداری نەکات بە بێ هیچ بوونی هیچ موبەڕێکی یاسایی ئەوە ئەندامەتی لێستەنرێتەوە وەکو باسم کرا بڕە دووەمین کۆبوونەوە بۆ ئەو هەنگاوە پێچێت کە 2 هەفتی داهاتوو بە هەمان شێوە 2 هەنگاوی دیکە بگیرێتە بەر وەکو ئەو هەنگاوی کە ئەمڕۆ هەیە ئەگەر تا کۆم 4 کۆبوونەوەی ئەندام بایکۆت کردوەکان نەهاتنەوە ئەو کاتە تاوتوی لێسەنەوەی ئەندامەتیانە کرێتەوە ئەندامانی یەدەک دێنە پێشەوە کە یەدەگی ئەو قایمەیە مەبەستم ینی لە نێو ئەو قایمەی کە بایکۆت کردوەکان مەبەستم ئەندامانی بەشێک لە لیستە عەرەبیەکان و ئەندامانی تورکمان هەردوو ئەندامەکەی بایکۆتیان کردەوە هەردوو ئەندامەکەی پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە بایکۆتیان کردووە لە نێو لیستەکەی خۆیانە یەدەکانن ئەو کاتە سەرەکەوێت بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەبن بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر باشە کاروان سوپاس بۆ زانیاریەکان کاروان محەممەد پامێری کورسان نیوز لە کەرکووک هەربژی سوپاس بەردەوام بین چوارچێوی هەمانگیشیەکان ڕاستپاردەیەک بۆ 4 سەرۆکایەتێکی عێراق بەرز دەکاتەوە بۆ گەرانتیکردنی پاکی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چوارچێوی هەمانگی لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوتەوە کۆبوونەوەی ئاساییان لە نووسنگی عەبدول سادەفرێکی ئەمینداری گشتیا و پەیمانی نەهجی نیشتیمانی ئەنجامداوە بۆ باسکردنی پێشاتە نیشتیمانی و هەرێمەکان و ڕاستپاردەیەکیشیان ئاراستەی 4 سەرۆکایەتی عێراق کردووە بۆ ئەوەی نووسراوی گەرانتیکردنی پاکی و شەفافێتی هەڵبژاردنی داهاتوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەندکەن و ئاماژەی بۆش کردووە هەر لە کۆبوونەوەکەدا باسییان لە ئامادەکاری دامەزراوەکانی دەوڵەت بۆ هەڵبژاردنەکە کردو و پشتیوانیان دووپات کردوێتەوە و باس لە ئامادەکاریەکانیش بۆ پێشوازی لە زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن کراوە. کۆمسیۆن دوورخستنەوەی هەفتا کاندیدی لە هەڵبژاردننی داهاتوی ئەنجومەنی نوێنەران ڕاگەیاندووە و شەممەی داهاتوش ژمارەی لیستەکان دیاری دەکرێت. ئەیمان جەمیل سەرۆکی تیمی ڕاگەاندنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند ئەو کاندیدانەی کە دوورخراونەتەوە ژمارەیان 7 کاندیداوە ئەوانن کە مەرجی کاندیدبوونیان تێدا نەبووە و دوورخستنەوەکە ئەو کەسانشی گرتووەتەوانێت کە داواکاری پێویستیان بۆ کاندیدبوون تەواو نەکردووە و هەندێک لە دوورخراوەکانیش بەڵگەنامەی خوێندنی ساختیان پێشکەش کردووە. سەرۆکی تیمی ڕاگەاندنی کۆمسیۆن وتیشی لە بەردەوامی ئامادەکاریەکاندا بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژی شەممەی داهاتوو تیر و پشک دەکرێت و بۆ دیاریکردنی ژماری لیستی قەوارە سیاسیەکان. سەرڕای ئەوەی کە بەشێک لە وڵاتان دژی تێپەڕاندنی پرۆژە یاسای حەجی شعبین لە عێراقدا و لیژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت دوای تەواوبوونی خوێندنەوەی یەکەم ئێستا پرۆژە یاساکە تەواو بووە و ئامادەی بۆ ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و لە پاشاندا دەنگی لەسەر بدرێت. کەریم ئەلێوی سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند تەواوی ئەو بەرگانی کە پێویستیان بە گۆڕانکاری بووە لە پرۆژە یاسای حەجی شعبیدا چاکراون و ئێستا پرۆژە یاساکە ئامادەیە بۆ ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و دەنگی لەسەر بدرێت. وتیشی هەوڵیانداوە تەواوی سەرنجەکان لە بەرچاو بگیرن و مافی هەموو ئەو کەسانە بدەن کە پرۆژە یاساکە دەیانگرێتەوە. کەریم ئەلێوی ڕاشی گەیاندووە کۆدەنگێکی باش لە پەرلەمانتاراندا هەیە لەسەر پرۆژە یاساکە و پێشبینی دەکەن لە دانیشتنی داهاتوودا دەنگی لەسەر بدرێت و تێبەپەڕێنرێت ئەگەرچی بەشێکی لایەنەکان یاخود لایەنەکانی عێراق بەجددی کار بۆ ئەو پرۆژە یاسایە دەکەن بەڵام
باریتانیا و ئەمریکا دژی تێپەڕاندنی پرۆژە یاساکەن و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ماوەی ڕابردووشدا چەندین جار هۆشداریان داوەتە لێپرسراوە باڵاکەن. ڕۆژی 23 مانگی ڕابردووش لە پەیوەندیکی تەلەفۆنیدا مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا نیگەرانی وڵاتەکەی گەیاندا محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و ئاماژەی بۆ کردووە بە تێپەڕاندنی و پرۆژە یاسایە هەژموونی گروپە چەکدارەکان لە عێراق زیاتر دەبێت. ئەحمەد ئەزیدی وەزیری کاروباری کۆمەڵایەتی عێراق دەڵێت ڕێژەی هەشاری بۆ ڕێژەی لە 17.5 و بێکاریش بۆ لە 13.5 کەم بۆتەوە. ئەسەدی لە چاوپێکەوتنێکدا ڕایگەاندووە وەزارەتەکان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا توانیوێتی پلانێکی باش بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دابنێت و وا دەستکەوتی باش هێبێت بە تایبەتی لە هەژاری و بێکاریدا، چونکە ڕێژەی هەژاری لە 22.5ەوە بۆ ڕێژەی لە 17.5 و بێکاریش لە 16.5 بۆ ڕێژەی لە 13.5 کەم بۆتەوە. واوتیشی زیاتر لە 380,000 خێزانیان ئاشکرا کردووە کە شایستەی وەرگرتنی بیمەی کۆمەڵایەتی نەبوون و بەهۆی نزیکەی 280 ملیار دیناریان لە ساڵی ڕابردوودا گەڕاندۆتەوە بۆ حکوومەتی عێراقی. دەستەی کەشناسی عێراق پێشبینی دەکات 2 باراپلەکانی گەرما بەرز ببنەوە و 2 پارێزگاش 50 پلە تۆمار بکەن. دەستەی کەشناسی عێراق لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوتەوە ڕۆژی چوارشەمە پلەکانی گەرما لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق لە نێوان 44 بۆ 48 پلەدا دەبێت، بەڵام لە میسان و بەسڕە 50 پلە تۆمار دەکات و لە پارێزگاکانی کەرکووکیش پلەی گەرما دەکاتە 45 پلە و لەبارەی پارێزگاکانی هەرێمی کوردستانیشەوە پێشبینی کراوە لە هەولێر و سلێمانی پلەی گەرما بگاتە 44 پلە و لا دهۆکیش 41 پلە بێت. وا بەوتەی شارەزانی کەشناسی لە هەفتەی داهاتووەوە شەپۆلێکی شێو گەرمای یاخود گەرما عێراق دەگرێتەوانێ بە تایبەتیش پارێزگاکانی بەسڕە و میسان و زیقار و وا شەپۆلەکەش 7 بۆ 10 ڕۆژ بەردەوامی دەبێت و لە هەندێک ناوچەی باکوور و ڕۆژئاوای عێراقیش باران دەبارێت. کۆمسیۆنی ئاشتی لە پەرلەمانی تورکیا یەکەم کۆبوونەوەی ئەنجام دەدات و ڕێکارەکانی کارکردن و واناوێکیش بۆ کۆمسیۆنەکە دیاری دەکات. بڕیارە ئەمڕۆ کۆمسیۆنی ئاشتی کە لەلایەن پەرلەمانتارانی یاخود بوون لە پەرلەمانی تورکیا و پێکێنراوە و بەرەو پێشبردننی پرۆسی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستانە با سەرۆکاتی نوعمان کەرتولمۆش سەرۆکی پەرلەمانی تورکیا یەکەم کۆبوونەوە ئەنجام بدات و وا سەرتاژناوێک بۆ کۆمسیۆنەکە دەستنیشان دەکرێت. جاپاش ژەخت دەکاتەوە دەبێت دەستەواژەی دیموکراسی لە ناو کۆمسیۆنەکەدا هەبێت و دەمپارتیژڕای گیاندووە ناوی تورکیای بێتیرۆر بۆ کۆمسیۆنەکە قبوڵ ناکات و دەبێت ناوەکەی لە چوارچەوەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیدا بێت. کۆمسیۆنی ئاشتی لە 51 ئەندام پێک دێت، بەڵام تا ئێستا لایەنەکان 48 کاندیدیان پێشکەش کردو و بڕیارەکانی کۆمسیۆنیش بە زۆرینە یاخود بە زۆرینەی 3/5 دەنگی ئەنجامەکانی دەردەکرێت و نابێت سەرۆکی کۆمسیۆنەکەش دەنگ لەسەر بڕیارەکان بدات. بەپێی راپرسێکە لە 26 پارێزگای تورکیا ئەنجامدراوە لە 1969 دانیشتوانی ئەو وڵاتە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەدان. دامەزراوەی توێژینەوەی سەر ئار لە 26 پارێزگای تورکیا راپرسێکی لەبارەی هەڵبژاردننی پێشوەخت لەو وڵاتەوە سەرکەوتنی کاندیدێک بۆ سەرۆکاتی کۆمار ئەنجامدا و لە راپرسێکەدا گریمانی هەڵبژاردننی سەرۆکاتی لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری ئێستای تورکیا و ئەکرەم ئیمامۆغڵۆ سەرۆکی پێشووی شارەوانی ئەستەمبۆل خراوەتە ڕوو. بەپێی راپرسەکە لە 1969 دانیشتوانی تورکیا پشتیوانیان لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت کردو لە بەرامبەریشدا بە ڕێژەی لە 128 دژی بیرۆکەی هەڵبژاردننی پێشوەختن. هەر بەپێی راپرسەکە ئەکرەم ئیمامۆغڵۆ لە 145 دەنگەکان و ئەردۆغانیش لە 142.5 دەنگەکانی بەدەستهێناوە.
کاروانێکی هاوکاری سەربازیە و پەیمانەی نێودەوڵەتی دژی داعش گەیشتە شاری حەسەکە لە ڕۆژاوی کوردستان. ڕەوانگەی سووری بۆ مافی مرۆڤڕای گەاندووە کاروانێکی سەربازی هاوپەیمانان کە لە 38 بار هەڵگر پێ کاتووە لە ڕێگەی دەواازەی سنووری وەلید گەیشتوتە بنکەی سەربازی قەسرەک لە باکووری پارێزگای حەسەکە لە ڕۆژاوی کوردستان. و ئاماژەی بۆش کردووە هاوکارەکان چەندین جۆر چەک و کەرەستەی پێشکەوتوی سەربازی لە خۆ گرتووە هەندێک لە بار هەڵگرەکانیش لە کاتی گەیشتنی بۆ بنکە سەربازیەکە با هەلیکۆپتەر پاسەوانیان کراوە. لە ماوەکانی ڕابردوودا بەمبستی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان چەندین جار لەلایەن ئەمریکا و هاوپەیمانان و هاوکاری سەربازی گەیەنراوەتە ڕۆژاوی کوردستان. لیژنەی ئاسایشی نەتەوەیران بڕیاری داوە مۆڵەت نەدات بە لایەنە بیانیەکان سەردانی وێزگا ئاتۆمیەکانی وڵاتەکەی بکەن. ئیبراهیم عەزیزی سەرۆکی لیژنەی ئاسایشی نەتەوەیی لە پەرلەمانی ئێران بە ئاژانسی تەنسیمی ڕاگەاندووە بەپێی ئەو بڕیارانی کە لەلایەن پەرلەمانی وڵاتەکەی و پشتڕاست کراونەتەوە لە هیچ ڕەوش و کاتێکدا ڕێگە بە هیچ لایەنێکی نێودەوڵەتی نادرێت بە شێوەیەکی مەیدانی سەردانی وێزگە و دامەزراوە ئاتۆمیەکانی ئێران بکات. ئیبراهیم عەزیزی ئەو دەنگویانشی ڕەت کردوتەوە کە باسییان لەوە دەکرد. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دووبارە پشکنین بۆ بنکە و وێزگا ئاتۆمیەکانی ئێران دەکات و وا دووپاتی کردوتەوە تیمی ئاژانسی وزە کە بڕیار هەفتەی داهات و سەردانی ئێران بکات تەنها مۆڵەتی ئەوەیان پێدەدرێت گفتوگۆ بکەن لەگەڵ ستافی هونەری و وا لێپرسراوان و شارەزایانی ئێران نەک سەردانی دامەزراوە ئاتۆمیەکان بکەن. واجەختیشی کردوتەوە هیچ نەرمیەک نانوێنن لە بڕیارەکانیاندا بە تایبەتیش ئەوانەی پەیوەندیان بە بەرنامەی ئەتۆمی ئێرانەوە هەیە. هێزە چەکدارەکانی یەمەن بە ئامانجکردنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بنگۆریۆنیان لە ئیسرائیل ڕاگەیاندووە کە بە موشک بە ناوی فەڵەستین دوو. یەحیا سەرەی وتەبێژی حوسیەکان ڕایگەاندووە ئۆپەراسیۆنەکان جۆری بووە و بە موشکی بالستیک جۆری فەڵەستین دوو ئەنجامدراوە و ئامانجەکەیان پێکاوە کە بەهۆیەوە هەزاران ئیسرائیلی هەڵاتونەوە جموجۆڵی فڕۆکەوانی ڕاگیراوە. وتیش هێرشەکان لە دژی ئەو تاوانەیە کە لە ئیسرائیل دژی خەڵکی غەزە ببوورن ئەو تاوانێک کە ئیسرائیل لە دژی خەڵکی غەزە ئەنجامی دەدا دۆکو برسیکردن و بۆردومانکردنی بەردەوامیان. نفذت القوة الصاروخية في القوات المسلحة اليمنية. هێزەکانمان ئۆپەراسیۆنێکی موشکیان ئەنجام داوە بۆ بە ئامانجکردنی فڕۆکەخانەی بنگۆریۆن لە هەرێمی یافا. لەو هێرشەدا موشکی بالیستی هایپەرسۆنیکی فەڵەستین دوو بەکارهاتووە. نوع فلسطين 2 وقد حققت العملية هدفها بنجاح. ئەنجومەنی ئاسایشی ئیسرائیل فراوانکردن یاخود سنووردارکردنی جەنگی غەزە تاوتوێ دەکات و فەرماندەیەکی باڵای سەربازیش هەڕەشەی دەست لە کارکێشانەوە دەکات. بڕیارە ئێواری ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشی ئیسرائیل کۆبێتەوە و پێشبینی دەکرێت بڕیار لەسەر فراوانکردن یاخود سنووردارکردنی جەنگی غەزە بدێت چونکە تا ئێستا دانوستانەکان لەبارەی ئاگربەست نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک و پێ ناچێت ئاگربەست ڕابگەێنرێت. لێپرساوێکی باڵای ئیسرائیل ڕایگەاندووە تا ئێستا بڕیاری کۆتایی لەلایەن بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە نەدراوە بۆ فراوانکردنی جەنگ و چوونە ناوە بۆ ناوچەکانی دیکەی کەرتی غەزە بەڵام چاوەڕان دەکرێت ئەو بڕیارە بدرێت بۆ ئەوەی غەزە با تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێت. سەرچاوە ڕۆژنامانەکانیش پاسیان لەوە کردووە سەرڕای دژایەتیکردنی سەرۆک ئەرکانی سوپای ئیسرائیل ناتانیاهۆ سوورە لەسەر بەردەوامی جەنگ و ئەگەری ئەوەش هەیە سوپای ئیسرائیل بچێتە ناوتەواوی کردی غەزە و لاگەری جێبەجێکردنی ئەو بڕیارەش ئێیال زامێر سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل هەڕەشەی دەست لە کارکێشانەوە دەکات. حماس بەرپرسیارەتی ژیانی بارەمتەکان دەخاتە سۆی بنیامین ناتانیاهو و ڕخنە لە ئیداری ئەمریکاش دەگرێت بۆ پشتگوێ خستنی تاوانەکانی ئیسرائیل. ئوسامە حەمدان سەرکردە لە بزوتنەوەی حەماس لە لێدوانێکدا ئیسرائیلی تۆمەتبار کردووە بە بەردەوامیدان با سیاسەتی برسیکردن و فراوانکردنی کۆمەڵکوژی بە بەرچاوی جیهانەوە لە دژی زیاتر لە
2 ملیۆن فەڵەستینی لە کەرتی غەزەدا. ڕەخنەشی لە وڵاتان و بە تایبەتی ئەمریکا گرتووە کە تاوانەکانی ئیسرائیل لە کەرتی غەزە پشتگوێ دەخەن و بەرپرسیارەتی ژیانی سەرجەم بارنتەکانیشی خسۆتە ئەستۆی بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل. حەمدان وتیشی ئیسرائیل غەزەی کردوتە سەربازگەیەک و کۆمەڵکوژی تیادا ئەنجام دەدات و هەوڵیش دەدات کۆبوونەوەکانی ئەنجومەنی ئاسایش لەبارەی ڕەوشی مرۆیی لە کەرتی غەزە بگۆڕێت بە باسکردنی سەربازی دیلەکان. یونیسف دەڵێت لە ماوەی 28 ڕۆژدا منداڵان لە غەزەدا یاخود ڕۆژانە 28 منداڵ لە غەزە بۆی برسێتی و بردمانەوە گیان لەدەست دەدەن و هۆشداریش دەدات بەهۆی گەمارۆی نەبوونی خۆراک و وەروەها برسێتی و نەبوونی ئاو و قەیرانی مرۆیی لە غەزە زیاتر پەردەسێنێت. ڕێکخراوی یونیسف راپۆرتێکی لەبارەی ڕەوشی منداڵان لە کەرتی غەزە بڵاو کردوەوە دەڵێت منداڵان لە غەزە بەردەوام لە ژێر هەڕەشەی مردندان و بەهۆی نەبوونی خۆراک و ئاو و بردومانی بەردەوامیشەوە ڕۆژانە 28 منداڵ لە غەزە گیان لەدەست دەدەن لە بەرامبەردا کە بە 1 پۆلی تەواوی خۆراک خوێندکاران بۆ هەر ڕۆژێک. ڕێکخراوەکە جەختی لەوەش کرێتەوە منداڵانی غەزە بەپەلە پێداویستیان یاخود پێویستیان بەڕاگەاندنی ئاگربەست و گەیاندنی خۆراک و ئاو پێداویستە پزیشکیەکانە. یونیسف هۆشداریشی داوە بەهۆی گەماروی سیاسی و نەبوونی خۆراک و ئاو ڕێگەنەدان بە گەیاندنی پێداویستە پزیشکیەکان قەیرانی مرۆیی لە غەزە زیاتر پەردەسێنێت. دەستەی نۆکەندی سوێز وەڵامی داواکاریەکەی دۆناڵد ترامپی دایەوە لەبارەی تێپەڕاندنی کەشتیەکانی ئەمریکا و ئاماژەی بۆ کردەوە. نۆکەندەکە بۆ سەرجەم وڵاتانی جیهان وەکو یەکە و ناتوانێت بە سیاسی بکرێت. ئوساما ڕۆبێ سەرۆکی دەستەی نۆکەندی سوێز ڕایگەاندووەکو یەک مامەڵە لەگەڵ سەرجەم وڵاتاندا دەکەن و تێپەڕینی سەرجەم کەشتیەکانیش بە هەمان ڕێکار و مەرج دەبێت. واوتیشی بۆ هیچ وڵاتێک نۆکەندەکە بە سیاسی ناکەن و ڕێز لە هاوپەیمانێتیەکە دەگرن کە بڕیاریان لەسەر داوە و لەوانەش پەیماننامەی قوستەنتینیە کە لە ساڵی 1970 کە باس لەوە دەکات نابێت جیاکاری لە نێوان وڵاتاندا بکرێت و ئاماژەی بۆش کردووە دەستە بڕیاری داوە بۆ ماوەی 3 مانگ باش و ڕسوماتی کەشتی گەورەکان بەڕێژەی لە 15 کەم بکاتەوە کە کێشی بارەکەیان لە 130,000 تۆن زیاتر نەبێت و ئەواش لە پێناو خێراکردنی جوڵەی نۆکەندەکەدایە و پەیوەندی بە پرسی ئابووری و ڕەچاوکردنی دۆستایەتی نێوان وڵاتانەوە نییە. و لێدوانەکانی سەرۆکی دەستەی نۆکەندی سوێز لە وەڵامی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دێت کە داوای لە هاوتا میسرەکەی کردبوو نۆکەندەکە بەبێ هیچ مەرجێک ڕێگە بە تێپەڕینی سەرجەم کەشتیەکانی ئەمریکا بدات. ئیدارەی دۆناڵد ترامپ بەپەلە پاشگەز بۆ لە بڕیاری بڕینی بودجەی کارەساتە سروشتیەکان لە ویلایەتەکانی وڵاتەکەی. بەپێی زانێرەکانی ئاژانسی ڕۆیتەرز ئیدارەی دۆناڵد ترامپ پاشگەز بۆتەوە لە بڕیارێک کە ڕاگرتن و پێنەدانی بودجەی کارەساتە سروشتیەکان با ویلایەتەکان بڕیاری بایکۆتی بەرهەمە ئیسرائیلیەکان دابوو و کۆی گشتی بودجەش 1.9 ملیار دۆلار بووە. وەزارەتی یاسایشی نیشتیمانی ئەمریکاش ئەو ڕاگەنراوەی سڕێوەکە لە ماڵپەڕی ڕسمی وەزارەتەکەی بڵاوی کردوەوە و باسی لەوە دەکرد دەبێت ویلایەتەکان دڵنیایی بدەن کە پەیوەندی بازرگانیان لەگەڵ کۆمپانیا ئیسرائیلیەکان ڕاناگرن بۆی بتوانرێت پارەوەربگرن بۆ کارەساتە سروشتیەکان. بەم دوایانە کەمپینێکی ڕاگەاندن لە ویلایەتە جیاجیەکانی ئەمریکا بۆ بایکۆتکردنی بازرگانی کردن و مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکانی ئیسرائیل بۆی فشاری ئابووری بخەنە سەر ئەو وڵاتە بۆ ڕاگررتنی جەنگی غەزا. ئەوە ژوای کردووە ئیدارەی دۆناڵد ترامپ بڕیاری بڕینی بودجەی کارەساتە سروشتیەکان بدات کە لەو ویلایەتانەی ئەو سیاسەتە پەیڕەو دەکەن بەڵام هەرزوو پاشگەز بوو و بڕیارەکەی هەڵوەشاندەوە.
رووسیا لە پەیماننامەی موشکی ئەتۆمی مامناوند کشایەوە. وەزارەتی دەرەوەی رووسیا لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردەوە مەرجەکانی بەردەوامی ئەندامبوون لە پەیماننامەی موشکی ئەتۆمی مامناوند کۆتایی هاتۆ مۆسکۆش چیتر پابند نییە بە پەیماننامەکەوە. واروەها ئاماژە بۆش کراوە چەند جارێک رووسیا هۆشداری داوە لە پێشێرکردنی پەیماننامەکە لەلایەن ئەمریکاوە چونکە واشنگتن بەردەوام بۆ لە بڵاوکردنەوەی موشکی مامناوند و کورتمەودا لە ئەوروپا و ئاسیا و زەریای هێمن. واروەها ئەنگاوەکانی ڕۆژاواش هۆکارەبەوەی توانای موشکی دراوسەکانی رووسیا پتە بێت و کە ئەوەش هەڕەشەیەکی ڕاستەوخۆیە بۆ سەر ئاسایشی رووسیا و لەبەرەوە هۆکاراناش لەمە دووە مۆسکۆ پابند نابێت بۆ پەیماننامەیەوە. دۆناڵد ترامپ هەڕەشە لە هەندستان دەکات بە زیادکردنی پێناسە گومرگیەکانی بۆی دەستبەردار نەبوونی ئەو وڵاتە لە کڕینی نەوتی رووسیا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند پێناسە گومرگیەکانی سەر هەندستان کە لە ئێستادا بەڕێژەی لە سەدا 25 زیاد دەکات ئەوەش وەکو کاردانەوە و هەڕەشەیەکە لە هەندستان لەبەرەوەی دەستبەرداری کڕینی نەوتی رووسیا نابێت. وتیش هندستان بەتەنها نەوت لە رووسیا ناکرێ بەڵکو بەشێکی سۆریشی دووبارە دەفرۆشێتەوە لە بازاڕە ئازادەکانی جیهاندا بۆ دەستکەوتنی داهات و هیچ گرنگیش بۆ نادات چەند کەس لە ئۆکراین بوون بە قوربانی کردەوەکانی رووسیا. لە ماوەی ڕابردوودا هەندستان پاڵپشتیە و سزانی نەکردووە کە سەپێنراون بەسەر رووسیادا و لە چەند ڕۆژی ڕابردووشدا نادرێنە مۆدی سەرۆکی وەزیرانی هندستان ڕایگەیاندە وڵاتەکەی بەردەوام دەبێت لە کڕینی نەوتی رووسیا و ئەوەش بە مافێکی خۆیان دەزان و ئەمریکاش ناتوانێت ڕێگریان لێ بکات. چ پێنج ساڵ بەسەر یادی ڕاپەڕینی خەڵکی پێنجوێن تێدەپەڕێت بۆ زیندوهێشتنەوەی یادەکەش لەلایەن گەنجان و لاوانی پێنجوێنەوە مەکتەبی ڕاگەاندن و هۆشیاری یەکێتی ڕێوڕسمێک ڕێکخرا. عادل علی ئەندامی مەکتەبی ڕاگەاندن و هۆشیاری یەکێتی لا لێدوانێکدا بۆ کورسان نیوز ڕایگەیاند لە ساڵی 1970 خەڵکی پێنجوێن دژبار ڕژێمی بەعەز ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشمەرگەش پشتیوانی خەڵکی ڕاپەڕینی پێنجوێنی کرد و هێرشیان کردە سەر بنکە و دامەزراوەکانی بەعەز لە قەزاکە. لە پای شەیدکردنی بەناحەق بە شێوازێکی زۆر دڕندانە شوانێک کە لە سنووری پێنجۆنە دەشتی پێنجۆنە شەیدکرا بە ناوی دێوانە مەجید ئەمە وای کرد کە خەڵک تووڕێی و بێزاری خۆی بگاتە ڕادەیە کە خەڵک خۆپشاندان بکە پەلاماری دام و دەستگاکانی بەعسی ئەو سەردەمە بدا کۆمەڵە داواکاری و کۆمەڵە مەتاڵیبیان هەبوو لەو کاتەیە نەمانی ئەرزی محەڕەمە و ئازادکردنی زیندانە سیاسەکان و پاشان کۆمەڵێک داوا و داواکاری خەڵکی پێنجۆن هەبوو کە بوو بە هۆکارێک کە خەڵکی پێنجۆن لە ماوەی 3-4 ڕۆژە بە شێوازێکی گشتی مانگرتن ڕابگەیەنن دوکان و بازار دابخەن نەچنەوە سەر ئیش هەروەها بۆ پشتیوانیکردنی خەڵکی ڕاپەڕی و هێزی پێشمەرگەی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە هێزێکی زۆرەوە پەلاماری قەزای پێنجۆنیاندا و ئازادیان کرد. بەمبەستی پاراستنی ئاژەڵ و زیندەوەرەکیەکانی ناوچەی ئامێدی بۆ یەکەم جار لەو ناوچەیە چاودێران زیاتر لە 400 بزنی کێوی دەکرێت و ئەو بزنە کێویانە زۆرجار دەچنە شوێنەکانی شەجێبوونی خەڵکو و ئەوەش دیمەنێکی جوانی بەخشیوە باژینگی ئامێدی چا لە کوانان و ژینگە پارێزانیش کا زۆر جار ئەو خواردنەوە بۆ ئەو بزنە کێویانە دابین دەکەن و داوا دەکەن کاری زیاتر بکرێت بۆ پاراستنیان. Bazên kîvîne li dewroberên qeza Amêdiyê qesta av ve xwarinê dikin. Ev e piştî ku êk ji jîngehparêzên qezay cihê taybet bû vexwarina avê bûdabîn kirî ku çendîn sal e ev jîngehparêze bi vî karî radibît. Nêzîkî 23-4 salek tê heye ez çavê xwe lê dikim û ji moro pitirî 4 sal ye. Yani ne vê çiyotine vê çor çiyayeke dû min dûrê omêdî yani evet ku bin çov dêriyo me ku em çavê xwe lê dikin û vê bidobîn dikin. Hebûna van corapazan ciwaniyeka dîdaya siruştê vê deverê ji ber hindê berdewam dihêne
پاراستن. گله جا من لحظه که من برای خود خلق دهید برای خودت زانن یک دبیت ایکی پاس کی بالفرن عادیه تین ده همین عائله هاتن آن که دی هاتن ور روسیان برای ول و باطنه که دکنگی پازا کی بین دکنگی جود هنا خورد و تصویر کن. هاولاتی جی دخوازن بردوام جاودریا وان پازین کیوی بهتا کرن دا کو سروشت آمیدی هر بجوانی ابمینید. راستی جی منطقه ما یبنا بودن که سروشته که جوانی هی وجبروی سروشته جوان باسکیوی يعني جمهورة كباسكيفية الفوتشيويت هين وجبر تشوفدونا كزيدا وبيتادونا كزيدا اف باسكيفيا واف ابيديا هدي خونيزيكي منطقة كان وخونيزيكي مولود كان هي فيها يعني بتر بويا الفيتش تبدان وبتر تشوفي خبدانا في سروشتي دنها دا جاودریا زیدتر ج 400 پازن کیوی دهتا کرن و سال بو سال ری جوان زیدتر لیت هید و دهنا نزیکی جه آکنجیبونا هاولاتیان. تدمکی دا ابدیراتی پازن کیوی لوی قضای ندهاد ندیتن لیتنو کدا دناوا مالان دا دهن اب خودان کرن. دلدار عارف کورسات نیوز آمدیه. لەگەڵەوەی ڕەواندز شارێکی مێژووی و کللتوری و کەشتیارە بەهۆی کەمی خزمەتگوزاری و پاراوێزخستنیەوە بەرەو چۆڵبوون دەچێت و دانیشتوانەکەی بە ناچاری شارەکە چێتێڵن و کۆش دەکەن چونکە شارەکە بەدەست قەیرانی کەمی ئاو و کارەبا و خراپی نەخۆشخانە و خراپی ڕێگە و پانەوە دەناڵێن. دانیشتوانەکەی داوا دەکەن وەکو شوێنەکانی دیکە بێک چاوسەر بکرێت و پشتگوێ نەخرێت. دیمەنێکی سەرنجڕاکێش و ناوبانگێکی دیار و نەسراو مێژوویەکی پڕ فیداکاری و ناوەندێکی گرنگ بۆ پێگەیاندنی ڕۆشنبیران و میوزیک و شانۆ قەزای ڕواندەس بەهۆی کەمی خزمەتگوزاری لە ئێستادا خەریکە بەرەو چۆڵبوون دەچێت. لە ڕاستیدا ڕواندوز بە تای پشتگوێ خرا پەراوێز خرا بۆی کات سەرجەم ئەو سەکتەرانەی کە لە ڕواندز سەیرەکەی هەر هەموویان کەمکوڕێکی زۆری تدا ڕواندەس بەهۆی کەمی خزمەتگوزاری لە ئێستادا خەریکە بەرەو چۆڵبوون دەچێت. لە ڕاستی بودجەی کە تا ئێستا بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران باس لە سەر و 400 میلیارەکەی بەرام هەموو قەزای ڕواندوز نەگەیشتە 7 میلیارد. بەداخەوە دەستێن داوەتە پرۆژێک بە ناوی پرۆژەی ڕووناچی بۆ هەولێر و پرۆژەی تاریکی بۆ دەوروبەری هەولێر. ئەمە مەزەلێکی گەوریان یعنی عیبێکی گەورەیە ینی حکوومەت یاریمی کوردستان دەستی داوەتێ تو ناکرێت لەسەر حیسابی ئەوەی پرۆژەی ڕووناچی بۆ سنتەری پارێزگای هەولێر دابینەکەم و تەواوی گوند و ناحیە و قەزاکانی دەوروبەریشی تاریک. ئەو شارە مێژوویە ئەو شارە هوەریە ئەو شارێکە سەردەمانێک مینی شێری سۆران بۆ ئێستا بەداخەوە کە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن ئەو شارە بچوک دەکرێتەوە ئەو شارە دەکرێت بە گوند دەگەڕێتەوە دواوە بەڕاستی ئەگەر باستەکەم و کوڕەکانتن مەسەلەن نەبوونی کارەبانەوەی هەر خزمەتگوزاریی دانیشتوانی ڕواندز پێیان وایە گرنگی بە شارەکەیان نادرێت لە تەواوی بوارەکانی ژیان پەراوێز و پشتگوێ خراون پرۆژەی خزمەتگوزاری بۆ ناکرێت بۆیە دانیشتوانەکەی ناچارن ئەو شارە جێ دەهێڵن و کۆز دەکەن. دڵنیای خەڵکی ڕواندز دەدەمەوە ئەوەی کە بۆ ڕواندز کراوە زۆر زیاتریش پێویستە بۆ ڕواندز بکرێتن نەک بۆ ڕواندز بۆ شوێنەکانی کە ئەمە نەمانتوانیوە بە شێوەیەکی تەواو هەموو کێشە و گرفتەکانی هەموو ناوچەکان چارەسەر بکەین بەڵام ئەگەر تەماشای داتا و ئامارەکانی چەند ساڵی ڕابردوو 3 ساڵی ڕابردوو لە ئیداری سەربەخۆی سۆران بکەیت دەزانین ئێمە چ بۆ سنتەری ڕواندز و چ بۆ ناحیەی وەرتێکە سەر بە قەزای ڕواندزە یان بەرزێوە یان دۆڵی ئاکۆیان هەموو ئەوانە تەماشای پرۆژەکان بکەن مقارنەتەن لەگەڵ شوێنەکانی کە ئەمە تەسەوڕ ناکەنی جیاوازی کرابێت. ئێستا قەزای ڕواندز گرفتی کەمی ئاو و کارەبا و خراپی نەخۆشخانە و خراپی ڕێگای گوندەکان و نەبوونی خزمەتگوزاری لە هەندێک گەڕەکی سنتەری قەزای ڕواندز هاوکات چەندان گرفتی تر دانیشتوانی ڕواندزی نیگەران کردووە داواکار بوون لەگەڵ شوێنەکانی تر جیاوازیان پێ نەکرێ و پەراوێز و پشتگوێ نەخرێن. قەزای ڕواندز سەرەڕای بوونی چەندان سەرچاوی ئاو و کانیا و ڕووبار ئاو لە ڕەواندزەوە بۆ قەزا و ناحیەکانی تر ڕۆیشتووە بەڵام ڕواندز بێ ئاوە
هاوڵاتیان و دانیشتوانی پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکان ڕواندزی پشتگوێ خستووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ڕواندز. دوای چاوەڕوانێکی زۆر دانیشتوانی گەرمیان ڕزگاریان بوو لە خراپی ڕێگەی کەلار دەربەندیخان. ڕێگاکە بۆ بە دوو سایت و وتەبێژی هاتووی گەرمیانیش دەڵێت بە ڕێژەی لە 180 ڕووداوەکانی هاتوچۆ بۆی چاکردنی ڕێگاکەەوە کەمی کردو. ئەو ڕووداوانشی کە ڕوودن ئێستا کە تۆمار دەکرێت ڕووداوەکان بەهۆی تیژڕەویە و پابەند نەبوونی شۆفێرانە بە یاساکانی هاتوچۆ. شۆفێری ئەمبوڵانسی فریاکەوتنە لە نەخۆشخانەی شەید مەلا ئەحمەد کەلاری لە ناحەی باوەنوور. سامان مەحموود بەپێی کارەکەی لە ڕابردوودا شاهیدی چەندین ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنە لەسەر ڕێگای کەلار دەربەندیخان. ئەم دیمەنەش سامان پێش چەند ساڵێک با مۆبایلەکەی تۆماری کردووە و داوای بەهاناوەچوون و چاکردنی ڕێگاکە دەکات. ئەمە حاڵ نییە بەڕاستی داواتان لێکم تکاتان لێکم هەوڵێ بدەن بۆ ئەتەواوکردنی ئەم ڕێگایە. شوێن نەماوە یادەوەری ناخۆشم تیان نەبێت بەهۆی ئەوەی کە ئاهاتینە سەر ڕووداوەکان کە ئاهاتینە سەر ئەو شوێنانەی خەڵکانێک گیانی لە دەستداوە، خەڵکانێک کەم ئەندام بۆتیایە، خەڵکانێک بە سەختی بریندار بۆتیایە. بۆیە ئێستا جادەکە هیچ کێشەیەکی نەماوە و جێگەی خۆیەتی لێراوە دەستخۆشی لەو کەسانە و لە حکوومەتی هەرێمی کوردستان کەین کە هاوکار بوون لە تەواوکردنی ئەم دووسایدا. ڕێگای دووسایدی کەلار بۆ دەربەندیخان کە ئێستا تەواو بۆ خراوەتە خزمەتی خەڵکەوە درێژەکەی 65 کیلۆمەترە و بە دوو قۆناغ جێبەجێ کراوە. تێچووی هەردوو قۆناغەکەش بڕی 184 ملیار دیناری تێچووە. ئەم ڕێگە کە ناونرابوو بە ڕێگەی مەرگ، بەڵام ئەو بوو پاشەوە هەموو ئاستانگەی کە بۆی دروست کرابوو لە کاتی خۆیان لە بەرنەبوونی بووجە و هەموو شتەکان و بەڵام توانیمان ئێمە پشت بەخۆ و بە یارمەتی جەنابی کاکوباد کە سەردانی کردین و چەند جارێک پرۆژەکە وەسا بوو دەست پێ بکەینەوە و هەموو ئاستەنگانەی بۆ لا بردین و هاوکاری کردین لە باری دارایی و پرۆژەکە شکور ئێستا زۆر بە ڕێکوپێکی تەواو بووە لە 99.9 ئەو ڕێگایە ئێستا ڕێگایەکی زۆر چاکە. ڕووداوەکانی هاتوچۆ ئەتوانم بڵێم لە 180 ڕووداوەکان کەمی کردووە. بەربەی هەرە زۆری ئەو ڕووداوانە دەگەرێتەوە بۆ ئەوەی کە شۆفێر بە خێراییەکی زیاد لە خێرایی جادە ئۆتۆمبیل لێ دەخڕون و ئەبێتە هۆی ئەوەی لە دەستدانی کۆنتترۆڵ و هەر دوای چاکردنی ئەو جادە چەند ڕووداوێکی دڵتەزیان ڕوویداوە زۆربەی هەرە زۆری هۆکەی ئەگەڕاوە بۆ ئەوەی کە شۆفێر زیاد لە خێرایی جادە خێرایی بەکاراوەدووە. لە ڕێگای کەلار دەربەندیخان 34 پرد دروست کراوە لەگەڵ 2 ئۆڤەرپرد. هەر لە هەمان ڕێگا بە درێژی 1200 مەتر پردێک دروست کراوە کاویش پردی ئاوەخەیریە و بە درێژترین پردی هەرێمی کوردستان دادەنرێت. دوای 10 ساڵ ڕێگای مەرگ گۆڕا بۆ ڕێگای ژیان کە بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانی ڕاگیرا بوو. ئیتر لێرە بە دواوە قەزا و قەدەری لێدەرکە شۆفێران و سەرنشینانی هەموو ئۆتۆمبیلێک لە کەلارەوە بۆ دەربەندیخان و بە پێچەوانەوە لە دەربەندیخانەوە بۆ کەلار دەتوانن لەم ڕێگایە بەبێ ترس هاتوچۆ بکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان. لەگەشی دوانزەمە باسی کۆمەڵێک بابەتمان بۆ کردن لەسەر ئاستی جیهانەوە ناوخۆ و هەرێمی کوردستان چی ڕوویداوە. بەڵام لە کاتژمێریەک لە پرسی ڕۆژ هاوکارم ڕانکۆ بامیشەی باسی دوو بابەتی گرنگەکات لەگەڵ میوانەکانی زۆر بەوردی و بەتیکەوتەسەلی. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆوا بڕیارە قسەی لەسەر بکات لەگەڵ خاتووسڕۆ محەممەد کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە باسی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و وەروەها حکوومەتی عێراقی. ئەم کێشانە چین کەی چارەسەر دەبێت بابەتی موچەکە ئێستا گرنگترین بابەتە بە هیوان ڕانکۆ بتوانە سەردایەکمان بۆ پیا بکات و هەواڵێکی باشمان دەست بکەوێت لەسەر بابەتی موچە. ئەمە ئەو بابەتێکی دیکە هەیە ئەویش مامەڵەکردن لەگەڵ کەیسەکەی عەجاج کە ئێستا ئەیکێکە لە بابەتە گرنگەکان و چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت و چۆن مامەڵە لەگەڵ ئەو سکاڵیان دەگرێت کە سوکاریان فالکراوان و وازەیندانی کراوانی نوگرە سەلمان کە ڕزگاریان بۆ ئێستا لەلایەن لیژنەکان و سکاڵەکانیان تۆمار دەکەن. چۆن مامەڵ لەگەڵ ئەم بابەتان دەکرێت. سەری کاتژمێر لەگەڵ هاوکارم ڕانکۆ بینەری کورسات نیوز دەبین. بێن ڕۆژێکی باشتانە بێ خواتان لەگەڵ.